لاگەڵەوەی لە یەکشەمەی ڕابردووە ئاگربەست لە کەرتی غەزە لە نێوان حەماس و ئیسرائیل چۆتە باری جێبەجێکردنەوە بە دوو قۆناغ تا ئێستا دیلەکان ئاڵوگۆڕ کراون، بەڵام دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پێشنیازیەوەی کردووە کە خەڵکی غەزە ڕابگوازرێن فەڵەستینیەکان بۆی کە کەرتی غەزە چۆڵ ببێت بچنە وڵاتانی دیکە بە تایبەتی مسر و ئوردن، بەڵام ئەم پێشنیارە ڕەت کراوەتەوە. بۆچی و ئایا ئەمە جێبەجێ دەکرێت یان نا؟ لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز بەدر ئەلمازی شۆڤەکاری سیاسی کە لە عەمانەوە لەگەڵما. بەڕێز بەدر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم پێشنیازەی ترامپ ئایا جێبەجێ دەکرێت؟ ئەکرێت ئەمە بەکردەی بکرێت یا تەنها پێشنیارێکە وەکەوەی کە وڵاتان ڕەتیان کردوێتەوە؟ بەڵێ لە دەستپێکدا زۆر سوپاس بۆ میوانداریکردنتان. ئەوەی هەیە بێگومان ئەمە وەکو خەیاڵەکانی ترامپە، چونکە ئەمە هی ئەوە نیە بڕاستی لی تێبگەیت و پێشواز لێ بکەیت، بە تایبەتی برایانمان لە بیسر و هەواکات لە ئوردنیش. ئەمە شتێکە شتێکی خەیاڵەوێ، ئەمە ناکرێت جێبەجێ ناکرێت. بەڕاستی ئەم پرۆژەیە هاوکات ئەمە لە ڕووی قەدەری شەوە خۆ ئەمە شتێک نییە با بڵێن تایبەت بە ئەمریکا و ئوردنیش دەتوانێت پابەندی ئەمە نەبێت. هەر بۆیە ئێمە ئەم قسانە بە قسەی نازدی و ناواقعی بینینانە پێناسە دەکەین. هاوکات ئەو شڕێکەوە لە ئیسرائیل ڕوویدا بۆ ئێستا ئاگربەستێک ڕاگەێنراوە، ئەو دۆخێک ئێستاکەوا لە غەزە هەیە، بەڕاستی ناتوانێت ئەم بیرۆکەیە جێبەجێ بکرێت. باشە، پێتان وایە ئەمە تەنها چارەسەرێک بووە کە ترامپ بۆ ئەم کاتە داخستوێتی ڕوو؟ بۆچی پێشنیاری وای کردووە؟ ئامانجی پشت ئەم پێشنیارەی ترامپ چۆن دەبینن؟ بڵێ ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی جارێکی دیکە ڕێکەوتنی سەدا دووبارە بکاتەوە، کۆپی بکاتەوە کاتێک لە ساڵی 2016 هەبوو، بە تایبەتی لە میسر ئەمە قسەی سەرکرا بوو. بۆیە هەر لەو کاتەوە تاوەکو ئێستا هەوڵی هەر دەرفەتێک داد بۆ ئەوەی ئەو دەرفەتە بقۆسێتەوە و جارشی دیکە ئەم ڕێکەوتنانە زیندوو بکاتەوە. بە تایبەتی دەوێت ئەم سەفقەیە لەسەر خەڵکی فەڵەستین کات لە کاتێکدا ئەوان لە دۆخێکی زۆر سەختدا تێپەڕین. هاوکات کاتێک پێشیانە دەکەینەوە ئەوان هەمویان خاوەن قەناعەتێکی پتەون، بە تایبەتی خەڵکی فەڵەستین و زیاتر لە 15 مانگ ڕوبەڕووی ئەو هەموو ناخۆشیە بوون، ئەو هەموو ئاواری و پەناهەندێ بوون و هەوڵی ئەوەیان داوەکەوە ناسنامەی خۆیان بپارێزن بۆ ئەوەی بتوانن بمێنەوە لە شوێنی خۆیان سەرڕای هەموو هێرشەکانی ئیسرائیل و هەوڵەکانیان لەسەر حسابی فەڵەستینەکان. باشە، ڕاگواستنی خەڵکی فەلەستین لە کەرتی غەزە چه ئاماژەیەک دەگەێنێت؟ ئایا ئاماژەیە بۆ جارێکی دیکە دروستبوونی شەڕ و ناکۆکی لە کەرتی غەزە و پاراستنی خەڵکی فەلەستینی لەوێ، یا تەنها وەکو ئاماژەتان پێکرد سیاسەتێکە کە ترامپ ئەوێت بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی سەدە وەکو گوشارێک ئەنجامی بدات؟ نا، ئەمە تەنیا ئاماژەیەکی نوێ نییە. بەڕاستی ئاماژەی نوێ ئەوەیەکەوە هەبوو پێشتر ڕوویدا بوو ئەو بەتابەتەوەی غەزە بوو. بۆیە ئیسرائیل ڕوبەڕووی کۆمەڵکوژێکی گەورە بوو بەرامبەر بە خەڵکی فەڵەستین و دواتر ئەمەی گواستەوە بۆ سووریا و هاوکات بۆ لوبنان، لە لوبنانش هەمان شتێک دووبارە کردەوە. بۆیە ئەمە هەمویان پەیوەست بوون بە سەفقەیەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پێناو ئەوەی کەوا بتوانێت ئامانجەکانی خۆیان بپێکن. بۆیە من باوەڕم وایە لێرەدا چەندین دامەزراوە هەن لە ئەمریکا و هاوکات لە تەواوی جیهانیشدا جا عەرەبی بێ یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ ڕێگە بەم جۆرە سەفقانە نادەم. بەڕاستی باشە، کەواتە هەڵوێستی وڵاتان ئەتوانێت ترامپ لە پێشنیازەکەی پاشگەز بکاتەوە، ئەمە توانێت بارودۆخی غەزە باشتر بکات بە جێبەجێکردنی ئاگربەست کۆتایی بەم شەڕواڵە و زیانە بهێنێت؟ بەڵێ بێگومان دەکرێت. ئوردن خۆتان دەزان پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەڵ ئەمریکا و بە تایبەتی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو ئەوانە دەتوانن ڕێگری لە هەر جۆرە پرۆژەیەکی وەها بکەن بۆ ئەوەی ببێتە ئامانجێک بۆ ئیسرائیل و خەڵک بگوازێتەوە بۆ ئوردن و بۆ میسر و ناوچەکان دیکە. بەڕاستی ئەمە بیرۆکەیەکی تەواو خەیاڵاویە. بەڕاستی ئەمە ناکرێت بە هەمان شێوە بەردەوام بێت. ئیسرائیلیش دەبێت
بوەستێ و ئەم جۆرە بۆ چوونانە نابێت بێ بە هاندانێک بۆ ئەوەی کەوا خەڵکی زیاتری فەڵەستین پەنابەر بکرێت. بەڵێ وەزیری دەرەوەی ئۆردنە ڕەت کردەوە وتی فەڵەستینیەکان دەبێت لە شوێنی خۆیان جێگیر بن و لە شوێنەکانی خۆیان بمێننەوە. ڕەتکردنەوەی ئەم دوو وڵاتە وەکو ترەمپ ئاماژەیەک پێکردووە مسر و ئۆردن بۆی کە هاوڵاتیانی فەڵەستینی لەوێ بگوازرێنەوە جێگیر بکرێن ئەتوانێت ئەمە کاردانەوەیەکی باش بێت بەرامبەر بەم پێشنیارە یا ناگوشارەکان هەر بەردەوامن بۆ جێبەجێکردنی پلانەکان. بەڵێ 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 کاتێک قسە دەکەین لەسەر هەڵوێستی وڵاتانی عەرەب بێگومان کاتێک قسە لەسەر هەڵوێستی هاوکارانمان دەکەین لە تەواوی جیهان لە ناوچەکە هاوکات لە ئیدارەی ئەمریکاش بۆیە من پێویستە لە ڕێگەی ئەم لێدوانانەوە پێویستە ئیدارەی ئەمریکاش جارێکی دیکە بەم بڕیارانە پێدا بچێتەوە بەم جۆرە لێدوانانە پێدا بچێتەوە بە تایبەتی ئەو سیاسەتێکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیادەی کردووە. پێویستە ئەم هەڵوێستە جارێکی دیکە دابڕژێتەوە بەرامبەر بە خەڵکی سیڤیلی فەڵەستین ناکرێت ئەم جۆرە سەرکێشیە هەبێ بە تایبەتی لایەن ترامپیشەوە خۆ. بۆیە پێویستە بە زووترین کات هاوکاریەکان بۆ غەزە بنێردرێت لە بڕی ئەوەی ئەو بۆ چوونە بڵێن خەیاڵاویانە هەیە کەوا دەکرێت کە بەڕاستی ئەمە لە واقعی حاڵی ئێستادا زۆر دوورە ناکرێت ئەم جۆرە پرۆژانە ببێ بە هۆی ئەوەی کەوا بربەستێک دروست بێ لە بەرامبەر گەیاندنی هاوکاری بۆ خەڵکی غەزە. ئەگەر لە کۆتایشدا بگشتی لە بارەدۆخی غەزەوە لە بەڕێزت بپرسم دوای زیاتر لە 15 مانگ شەڕ و ئاڵوزی لە غەزە بەڕاگەیاندنی ئاگربەست و پێشنیاری وڵاتان بۆ هەندێک پلانی تایبەت سەبارەت بە کەرتی غەزە پێتان وایە داهاتووی ئەم شەڕە لەوێ بەکوێ دەگات ئایا کۆتایی پێدەهێنرێت؟ بەڵێ ئێمە باوەڕمان وایە لە ناوچەکەدا وەکوی هەمومان دەزانیتەوە ئێستا نزیکین لەو ئەنجامە و جارێکی دیکە نابێت شەڕ هەڵبگیرسێتەوە لێرە و پێویستە غەزە جارێکی دیکە بنیاد بنرێتەوە لە ڕووی مرۆییەوە بتابێت لەسەر ئاستی مرۆییشەوە. باش بەڕێز بەدر ئەلمازی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە ئەمانەوە لەگەڵمان بووی.